لا دەستپێکی یاریەکانی هەفتەی چوارەمی خولی ئەستێرەکانی عێراق لەسەر یاریگای سلێمانی نەورۆز پێشوازی لە مینا کرد. دەستپێکی هێرشەکان ئەم دەرفەتە بوو بۆ نەورۆز ڕەخسا تاوەکو بە گۆڵێکی خێرا بگات. مینا لە ڕێگای محەممەد شۆکان لە دوو دەرفەت زۆر نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ، یەکیان تۆپ ڕێگای ستونی گرت، دووەمیشیان یارزانەکە بە ئاسانی لە دەستیدا. وەڵامی نەورۆز بەم لێدانەی محەممەد سامی بوو. ئەم لێدانەی سەتار یاسینیش مەترسیدار بوو، بەڵام زەید غەریر بووە بەربەس بۆ تۆمارکردنی گۆڵ بۆ تیپەکەی و تۆپەکەی بەرکەوت. هەردوو تیپ لە دوورەوە چەند هەوڵێکی دیکەیاندا، بەڵام گۆڵی لێوە بەرهەم نەهات، هەر بۆیە نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی. لا نیوەی دووەم نەورۆز بە دوو لێدانی سەری مەڕوان حوسێن دەستی بە هەوڵەکانی بۆ گۆڵ تۆمارکردن کردەوە. نەورۆز یاریەکی تاگلایانەی ئەنجامدا، بە هەموو شێوەیەک شاری تەواوی خستە سەر گۆڵی میوانەکەی. باکۆ عومەریش بەختی خۆی تاقی کردەوە، تۆپەکەی ڕێگای دەرەوەی گۆڵی گرت. لێدانەکەی ئەحمەد خالیدی بەرگریکاریش بە هەمان شێوە ڕێگای گۆڵی نەگرت. ئەحمەد حەمیدی گۆڵپارێز خەریک بوو بە هەڵەکەی ئامانجی نەورۆز پێچەوانە بکاتەوە، بەڵام هەرخۆشی بووە فریادڕەسی مەترسیەکە. دیاریاخی سەرکردە و کاپتنی نەورۆز لە دوورەوە بە لێدانێکی بەهێز هەڕەشەی لە گۆڵی مینا کردەوە. ئەحمەد وەهابیش بە هەمان شێوە گۆڵپارێزی مینا کۆنتڕۆلی کردن. هەوڵە بەردەوامەکانی نەورۆز گۆڵی بەرهەم نەهێنا و یاری بە ئەنجامی هیچ بە هیچ بە کۆتا هات. بەم شێوەیە نەورۆز لە کۆی چواریاری تەنها 4 خاڵی هەیە و لە ناوەڕاستی ڕیزبەندا میناش دوای 3 شکستی یەکەمی با یەکەم خاڵ گەیشت و لە خانەی کۆتاییە. یاری داهاتووی هەردوویانە دوای دوو یاری هەڵبژاردەی عێراق دەبێت لە پاڵاوتنی جامی جیهانی 2026. مینا لە 23 ئەم مانگە لە دەستپێکی یاریەکانی هەفتەی پێنجەم لە بەسڕا پێشوازی لە قاسم دەکات. نەورۆزیش 24 مانگ دەبێتە میوانی ئەمانەی بەغداد. حوسێن محەممەد، کەناڵی پێام.